پشگیری ئێوە بەدەست بهێنین لە ڕێگەی پێشکەشکردنی هەواڵی دروست و راپۆرتکردنی پیشەیی و گفتوگۆی بنیادنەرەوە. بەێ ئەزی ژعالیە خوا vê پیرۆزباهیە لە هەموو بینەر و کارمەند و هەفکارێن بەشێ کوردیە دەنگێ ئەمریکای دەکەم ژن هاوپشوندە ئەمێ دەvê بەرنمەیە زندی دە لوچە و ئاگاهیین گرنگ ji ئەمریکا کوردستان و جیهانê bînin berdestê we hûn dikarin li ser satelaytê li me temaşe bikim helbet em ê frîkansa vê bernameyê yan ya satelayta dengê Amerîka di dirêjehiya vê bernameyê de hergav bînin pêş ekranê lê her wiha hûn dikarin li ser malper û platformên medya civakiyê dengê Amerîka hem bi soranî hûn bi kurmancî wan agahiyan wergirin bi me re bimînin. ئامادەکاریەکان بۆ دانیشتنی لووتکەی ناتۆ لە ئەنکەرە. ji bilî Serok Trump û şanda li gel hejmareke endamên Kongresa Amerîkî jî beşdarî helcivîna NATOyê li Enqerayê dibin. گفتوگۆ لەگەڵ ڕاوێژکاری باڵای دەستگای ڕاگەاندنی ژیانی ئەمریکا سەبارەت بە بەرنامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا. دەنگێ خۆرتا دەنگێ ژنا دەنگێ ماڵبات بەرنمەیەدا هەژمارەکە وڵاتیان کورد ji سەرانسەری باژارên کوردستانی nêrîn û daxwazên xwe derbarê weşana beşê Kurdî ya dengê Amerîka parve dikin. Carekin silav ve helcivîna NATO îro sêşemê yan roja sêşemê bi awayekî fermî dest pê dike. Rêber û endamên NATOyê wê roja sêşem û çarşemê de li Enqerê ji bo helcivîna sîh û şeşa ya hevpeymaniyê kom bibin ku tê de wê gelek mijarên girêdayî berevanî û mijarên her wiha ewlekariya cîhanî werin got û bêjkirin. Ji bilî rêberên yên NATOyê û helwiha mêvandariya mêvan Tirkiye wekû mêvandar Serok Amerîkî Donald Trump dê bi awayekî berfireh beşdarî civînên NATOyê bibe ji aliyê xwe ve jî sekreterê giştî yê NATOyê Mark Rutte behsa wê yekê kir ku wê di civînê de çend xalê zelal careke din werin dûpatkirin ew jî mesela weberhênanê hilbirîna pêşesaziyê û ji bo Okrayna piştgiriya berdewam ev hemû mijar wê di maweyê du rojan de li Enqera paytexta Tirkiye werin got û bêjkirin. بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ دەستپێکردنی بەرنامەکەماندا ئەمڕۆ سەرنج دەخەینە سەر یەکێک لە گرنگترین ڕووداوە نێودەوڵەتیەکان کە وەک هاوکارم ئاماژەی پێکرد ئەویش لووتکەی ناتۆیە کە یەکێکە وەک دەزانن لە پێشاتە سیاسی و ئەمنیەکانی جیهان. بۆ نوێترین هەڵوێست و کاردانەوەکانی کۆشکی سپیش ئێستا دەڕۆینە لای هاوکارمان کە لە کۆشکی سپیەوە بەردەمی کۆشکی سپیەوە بە دوواداچوون بۆ نوێترین هەواڵەکانەکە. هیوا سەلام هیوا بۆمان باسکە لە کۆشکی سپیەوە سەبارەت بە لووتکە و لووتکەی با بڵێین ناتۆ چی هەیە دوایین هەواڵەکان چی؟ بەفرا و گرنگترین مژارەکانی ئەمڕۆی واشنگتن و کۆشکی سپی لووتکەی ناتۆیە. بابەتی کۆبوونەوەی ناتۆ گرنگێکی زۆری پێدراوە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کەمێک بەر لە ئێستا بەڕێکەوت بۆ وڵاتی تورکیا بۆ ئەوەی بەشداری لەو لووتکەیەدا بکات. لە کۆبوونەوەی لووتکەی ناتۆ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەشداری دەکات هەروە سبەی وا بڕیارە کە چاوی بە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا هەروەها ڤلادیمیر زیلێنسکی سەرۆکی ئۆکرانیا و ئەحمەد شەرع سەرۆکی کاتی سووریاش بکەوێت. پێشتر دۆناڵد ترامپ ڕایگەیاندبوو کە ناتۆ نەیتوانیوە لە ئاست خواستەکانی ئەمریکادا بێت. ئەمەش بە تایبەت پەیوەندیدار بوو بە جەنگی ئێرانەوە چونکە ناتۆ نەیتوانی بە شێوەیەکی کارە پاڵپشتی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بکات. دۆناڵد ترامپ ڕایگەیان هەرچەندە پێویستیان بە ناتۆ نەبووە بەڵام ناتۆ دەبووایە خۆی ئەو بەرپرسیارەتیە لە ئەستۆ بگرێت. هەر سەبارەت بە بابەتی ئێران و ناتۆ ئەمڕۆ دۆناڵد ترامپ دووبارەی کردەوە کە
کە باشترە بۆ ئێرانیەکان بە ڕێکەوتنەکان ڕازی بن و بێنە ژێربار، چونکە بە خۆشی بێدیان بە ناخۆشی ئەمریکا هەرگیز ڕێگە نادات کە ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆم. هەر ئەمڕۆ سکرتێری گشتی ناتۆ ئاماژەی بۆدا کە لووتکەی ناتۆ لە ئەنکەرەی پایتەخت وڵاتی تورکیا ڕۆژی سێشەمە و چوارشەممە بەردەوام دەبێت. سکرتێری گشتی ناتۆ ئاماژەی بۆ کرد کە شێوازی خەرجکردنی پارە لەلایەن ئەندامانی ناتۆ بە جۆرێک کە هەر وڵاتێک بودجەکەی بگاتە لە 5 خاڵی سەرەکی دەبێت. وا پێدەچێت ئەمە وەکو وەڵامدانەوەیەک بێت بۆ خواستەکانی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا و ئەمریکا بە گشتی چونکە ڕخنەی ئاڕاستی وڵاتانی ناتۆ کردبوو بەوەی کە بودجەی پێویست بۆ بەرگری تەرخان ناکەن. بابەتێکی سەرەکی دیکە لە ناتۆ کە وا پێدەچێت گفتوگۆی دەربارەوە بکرێت و سکرتێری گشتی ناتۆش ئاماژەی پێکرد بابەتی ئۆکرانیا. سکرتێری گشتی ناتۆ ئاماژەی بۆ کرد کە ئەوان دەخوازن ئۆکرانیەکان پڕچاک بکرێن و کەلوپەلی پێویستیان هەبێ بۆ ئەوەی بەرگری لە وڵاتەکەی خۆیان بکەن. هەروەها دوێنێ دۆناڵد ترەمپ پەیوەندی تەلەفۆنی هەبووە لەگەڵ هەریەک لە سەرۆکی ئۆکرانیا و سەرۆکی رووسیا. ئەمەش ئاماژەیە کە دەکات کە ئەگەری زیندووەکانی نێوان ئەو ئاگربەست بێت لە نێوان ئەو دوو وڵاتە و وەستانی جەنگ لە کۆتاییدا، چونکە وەکو دەزانن دۆناڵد ترەمپ کاریگەری ئەوتۆی هەبووە لە سەر وەستاندنی جەنگ لە نێوان چەندین وڵاتدا، بۆ نمونە لە نێوان تایلاند و کەمبۆدیا یان ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان ئازربایجان و ئەرمینیا یان ئاڵۆزیەکانی نێوان میسر و ئەتیۆبیا. وا پێدەچێت دۆناڵد ترەمپ ئێستا کار لەسەر ئەوە بکات کە ئاڵۆزی و جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیاش بوەستێت. بله هفکاری ما هیوا سلام جبر کوشکا سپی گلک سپاس بو وان نوچه و پیزانین انته سپاس بویو. سلاف جبلی گفین روسیا و پیوستیا زیدکرنا بجداریا دارایی ولاتن اندام ناتوی خویا دکه برنامه ناوکی ایرانی یک جتورین سرکی ین کمبونین هلجوینا ناتوی الانقره نهاجی هفکاری ما سوران خاطری وزارت دروی امریکا بمرای سوران زانیارین هرین داوی درباره کمبونین ناتوی الانقره وزارت دروی چنه بەڵێ سیروان بڕیار وایە کە مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکاش لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بەشداری کۆبوونەوەی ڕێبەرانی وڵاتانی ئەندام لە ناتۆ بکە لە تورکیا ئەوەی کە بە پێڕاپۆرتەکان کێشەکانی نێوان ئەمریکا و هەروەها ناتۆ بابەتی سەرەکی لە ئەم کۆبوونەوە دەبێت. دەزانین یەک لە کێشەکان لەسەر بودجەی ناتۆ لەسەر خەرجیەکانی ناتۆ و لەسەر بەرپرسیاریەتەکانە لە ناتۆ. ئەمریکا دەڵێت کە زۆربەی بودجە و خەرجیەکانی ناتۆ لەسەر شانی ئەمریکایە، بەڵام ئەبێ وڵاتانی دیکەش بەرپرسیارەتی خۆیان لە خەرجیەکانی ناتۆ و لە بودجەی بەرگری خۆیان زیاتر بکەن تا بڕیاری شوایە کە ئەو جۆرەی کە بڕیار دراوە لە نێوان ئەو وڵاتاندا وڵاتانی ناتۆ دەبێت تا ساڵی بەرەوە ئەو ئاسێ بڕۆنە پێشەوە کە تا ساڵی 2035 داهاتی ناوخۆی خۆیان بۆ بواری بەرگری و بۆ بودجەی بەرگری تەرخان بکەن. بەڵام ئەمریکا دەڵێت کە هەنگاونانی ئەم وڵاتانە بۆ ئەو ئاسە زۆر بەخاوی دەڕۆنە پێشەوە و بەرەو ئەو ئاسە ناڕۆنە پێشەوە و بڕیار وایە کە لە کۆبوونەوەکەی ناتۆشتا لە کۆبوونەوەکەی ناتۆ لە تورکیەدا سەرۆکی ئەمریکا هۆشداری بدا بۆ وڵاتانەکە ئەگەر بێت و بە خێرایی بەرەوە ئەو ئاسە نەڕۆنە پێشەوە ئەوە دەبێت چاوەڕێ لێکەوتەکانی بن. هەر لەسەر ئەم بابەتە ماتیۆ ڤیتاکەر کە باڵوێزی ئەمریکایە لە ناتۆ دەڵێت هەندێک لە وڵاتان زۆر بەباشی بەرەوە ئەو ئاسە دەڕۆنە پێشەوە وەکو پۆڵەندا و وڵاتانی باکووری ئوروپا، بەڵام زۆربەی لە وڵاتان زۆر بە ئارامی بەرەو ئەو ئاسە دەڕۆنە پێشەوە هەر ناڕۆنە پێشەوە. وەکو بۆ نمونە وەکو نمونە بەریتانیا هێناوەتەوە کە
دەڵێ بریتانیا بڕیاری داوە هەتا ساڵی 2029 15 میلیارد پاوند لە زیاد بکات لە بودجێ بەرگری خۆی، بەڵام ئەم زیادکردنش دەگاتە هێشتان دەگاتە 2.7% داهاتی ناوخۆی بریتانیا. بۆیە پێویستە وڵاتەکان هەنگاوی زیاتر بن و هەوڵ زیاتر بدەن بۆەوەی بگەن بۆ ئاسەی داها خەرجی و بودجێ بەرگری خۆیان زیاد بکەن. هەروەها بە پێڕاپۆرتەکان ترامپ چاوەڕوانی ئەوەی هەیە کە ئەو وڵاتانە بەرپرسیارەتی زیاتریش لە ئاسی بەرگریدا بگرنە ئەستۆ بتوانن لە وڵاتی خۆیان و لە ئوروپا بەرپرسیارەتی ئەوان لە بەرگری لە ئوروپا زیاتر بێ. بابەتی دیکەی کێشەکانی نێوان ناتۆوە هەروەها ئەمریکا حکوومەتی ئێرانە. دەزانین کێشەکان لە چەند مانگی ڕابردوودا زیاتر بوو، ئەویش پاش ئەوەی کە هەندێک لە وڵاتانی ئوروپایی ڕێگەیان نەدا کە ئەمریکا لە کاتی ئۆپراسیۆنە سەربازیەکەی دژ بە حکوومەتی ئێران ئاسمانی ئەو سەربازان ئەو وڵاتانە بەکاربێنن یا خۆت پێگەکانی خۆی لە ئەو وڵاتانە بەکاربێنێت. ئەمیش بوو بە هۆی کێشە لە نێوان ناتۆ و ئەمریکادا. هەر لەسەر ئێران بڕیار وایە لە ڕەشنووسی ڕاگەیاندراوی کۆتایی کۆبوونەوەکەی ناتۆدا ئەوە بێت کە حکوومەتی ئێران نابێت بە هیچ شێوازێک چەکی ئەتۆمی و چەکی ناوەکی هەبێت. هەڕەشەکانی رووسیە بۆ سەر ئوروپای یەکی دیکە لە تەوەرەکانی ئەم دیدارە دەبێت، کۆبوونەوەی ناتۆ دەبێت و بڕیار وایە لە ڕەشنووسی ڕاگەیاندراوی کۆتاییشە ئەوە بێت کە رووسیا هێشتان هەڕەشەیەکی بەردەوامە بۆ سەر ئوروپا. هەر لەسەر رووسیا و شەڕی ئوکراینیش بڕیار وایە ئەوە بێت کە لە ناو ڕەشنووسەکە کە وڵاتانی ئوروپایی بەردەوام دەبن لە ئەوەی کە لە ساڵی 2026 نزیکەی 7 میلیارد یورۆ یارمەتی پێشکەشی ئوکراینا بکەن و لە ساڵی 2027 شتێک لە نزیک 7 میلیارد یورۆ یارمەتی ئوکراینا بکەن. باسی مادەی 5 ناتۆ هەیە کە زۆر تەرکیز دەکرێت لەسەر ئەوە وەجەخ دەکرێتەوە لەسەری مادەی 5 ئەو مادەیە کە دەڵێ هێرش بۆ سەر هەر وڵاتێکی ئەندام لە ناتۆ بە واتای هێرش بۆ سەر هەموو وڵاتانی ئەندام لە ناتۆ دێ. باسی ئوکراین هەیە، باسی شەڕی ئوکراین هەیە. سەرۆکی ئەمریکا وتویە یارمەتیەکان بۆ ئوکراینە پێویستن بۆ ئەوەی کە بتوانین کۆتایی بە شەڕی رووسیا و ئوکراینە بین. هەروە بڕیاری شوایە کە سەرۆکی ئەمریکا لە پەراوێزی کۆبوونەوەی ناتۆدا لەگەڵ ڤلۆدیمیر زێلێنسکی سەرۆک کۆماری ئوکراینیش کۆ ببێتەوە. بەێ هەفکارێ مە سۆران خاتریش وەزارەتە دەربە گەلەکس پاس بۆ وان و چەو ئاگاهیان. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و هورگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. لە کاتێکدا ڕێبەرانی ناتۆ لە ئەنکەرە کۆ دەبنەوە بۆ هەڵسەنگاندنی کاری ئەندامانی هاوپەیمانێتیەکە و خەرجی بەرگری و جەنگی ئوکرانیا و داهاتوی هاوپەیمانیەکە، کۆمەڵێک لە ئەندامانی کۆنگرسی ئەمریکاش بۆ بەشداریکردن دەچنە ئەنکەرە. بۆ زانیاری زیاتر ئێستا دەچینە لای مەریوان حەمە، پەیامنێری کۆنگرسی دەنگی ئەمریکا. مەریوان، کۆمەڵێک لە ئەندامانی سینات کە نوێنەرایەتی هەردوو پارتی کۆماری و دیموکرات دەکەن بەرەو ئەنکەرە بەڕێوەن. ئەرکی ئەم شاندە چییە و دەیانەوێت چی بەدەست بهێنن؟ بەڵێ ئامانجی شاندەکە ئەوەیە کە پشتگیری کۆنگرێس بۆ ناتۆ دووپات بکەنەوە. ئەم شاندە بە سەرۆکایەتی سیناتۆر جینشاهینە کە لە ئەندامی لیژنەی پەیوەندەکانی دەرەوەی سیناتە و چەند پێشدەقەیەک پێش چەند خوڵێکێک لە ئێستا و ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە کە تایدا ئامانجی سەردانەکەیان نەخاتە ڕوو لەگەڵ چەند ئەندامێکی ترا کە وەکو وتت هەردوو نوێنەری هەردوو پارتەکە دەکەن لە
لە سینات هەردووکیان ئەوان لەگەڵ کۆبوونەوە و چاپێکوتنەکەن لەگەڵ ڕێبەران و نوێنەرانی ناتۆ و پەیامەکەیان وەکوتمەوە دەبێت کە هەردوو پارتی کۆماری و دیموکرات لێرە بەردەوامن لە پشگیری ناتۆ و پتەوکردنی هاوکاری ئایسایشی نێوان ئەمریکا و ئەوروپا ئەمە پەیامەکەیانە. بله مریوان سروک ترامپ به بردوامی دوزیل هوالبندین اوروپی دکه کو خرجیا برگریه زیده بکن اف مجار لکنگرسی چاوات دیتن بەڵێ لە ڕاستیا زۆربەی ئەندامانی کۆنگرێز هاوبەشی ئەم بۆچوونەی سەرۆک ترامپن وە پیان وایە کە پێویستە وڵاتانی ئەوروپا خەرجی زیاتر لە بواری بەرگری و سەربازیدا بکەن جیاوازەکەیان لەوەیە کە چۆن ئەمە بکرێت و چاوەڕوان دەکرێت لە کۆبوونەوەکانی ئەم شاندەیە ئەمەیەکی بێ لە بابەتە سەرەکیەکانی تەورەی کۆبوونەوەکانیان ئەندامانی ناتۆ بەڵێنیان داوە کە خەرجی بواری بەرگری و سەربازی زیاد بکەن بۆیە بە دڵنیاییەوە ئەندامانی کۆنگرێز دەیانەوێت بزانن ئەم بەڵێنانە لەسەر واقع چەندێ جێبەجێکراون و دەیانەوێت بزانن وڵاتانی ئەوروپا چیان کردووە و دەیانەوێت هانیان بدەن کە بەردەوام بن لە زیادکردنی خەرجی سەربازی و تواناساسی سەربازی یا بەرگری. بەڵام لەگەڵ ئەمەشدا زۆربەی ئەندامانی کۆنگرێس پێیان وایە کە ناتۆیەکی بەهێز لە قازانجی ئەمریکایە بۆیە دەیانەوێت گرنگە بەلایەنەوە کە یەکڕیزی و یەکگرتووی هاوپەیمانیەکەش بپارێزرێت. مەریوان وەک لە هەواڵەکانیشا لە سەرەتاوە باسمان کرد چاوەڕوان دەکرێت ئوکرانیا یەکێک بێت لە تەوەری کۆبوونەوەکان دەزانی سەرنجی ئەندامانی کۆنگرێز لە سەرم بابەتە چییە؟ ئەم بابەتە زۆر گرنگە بۆ ئەندامانی کۆنگرێس چونکە ماوەیەکی زۆرە یارمەتی ئۆکرانیان داوە ئەندامانی کۆنگرێس زۆر بەبایەخەوە بە لە جەنگی رووسیا دژ بە ئۆکرانیا دەڕوانن ئەم شاندەی کۆنگرێس دەیانەوێت زانیاری زیاتریان دەستکەوێت و دڵنیا بن لەوەی کە هاوپەیمانەتی ناتۆ بەردەوامە بن لە پشگیری ئۆکرانیا بە تایبەتی سیناتۆر جین شاهین و ژمارەیەکی تر لە ئەندامانی کۆنگرێس پێشتر چەندین جار ڕایان گەیاندووە کە ئۆکرانیا تەنها بابەتێکی ناوخۆیی ئەو وڵاتە نییە بەڵکو ڕاستەخۆ پەیوەندی بە ئاسایشی ئەوروپاوە هەیە و تاقیکردنەوەیکی گەورەیە بۆ پیشاندانی یەکڕیزی و یەکگرتووی ناتۆ. هەروەها گەری زۆرە وەک هاوکارم پێشتر باسی کرد سۆران لەم کۆبوونەوەی لە کۆبوونەوەکانی لوتکەی ناتۆوە بەڵێنی هاوکاری سەربازی و ڕاهێنانی زیاتر بۆ هێزەکانی ئۆکرانیا دەدرێت ئەمە ژێکێکە لەو بابەتانەی وەکوتم زۆر گرنگە بۆ کۆنگرێس و بایەخی زۆری پێدەدەن. بەلێمەریوان تێ پێشبینکردین کۆ تورکیە دەوێ بۆنەیەدا مژارە فڕۆکەیەن جەنگەیەن F-35 بە ئەمریکایە بینە ڕۆژەوێ لە هەفتەیەن داوی دەژی هەژبارێکە گرنگ ژە ئەندامین کۆنگرسێ لەسەر vê مژاری ئاخوینە چما ئەف مژار لە کۆنگرسا ئەمریکی ئەو قاسی گرنگە مەریوان؟ بەڵێ ماوەی ساڵێک ئەندامانی کۆنگرێس باس لەمەکەن چونکە کۆنگرێس ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە بڕیاری فرۆشتنی چەک و هەروەها سزادان و بە تایبەتی گەماڕۆی سەر وڵاتان ئەوان بە بڕیار دەریەکەن یا بە یاسا ماوەیەک لەم و پێشسەرۆک ترامپ ڕایگەیان کە لە میانی سەردانی بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکانی لوتکەی ڕێبەرانی ناتۆ لە ئەنقەرە لەوانەیە شتێ بکە بە وتەی خۆی کە تورکیا زۆر دڵخۆش بکە. تورکیا لە بنەڕەتدا بەشدار بوو لە بەرنامەی فڕۆکەی جەنگی F-35 بەڵام سەرۆک ترامپ لە ساڵی 2019دا تورکیای دوورخستەوە پاژەوەی تورکیا سیستەمی بەرگری موشکی S-400 رووسی کڕی. لە دوایەوەش ئەندامانی کۆنگرێس بڕیاریان دەرکرد بە پێی یاسا کە تورکیا ڕێگەی پێ نەدرێت لەم بەرنمەیەدا بێت چونکە ئەوان ترسیان لەوەیە کە رووسیا لە ڕێی سیستەمی ڕاداری S-400ەوە زانیاری هەستیار و نهێنی لەسەر چۆنێتی دروستکردنی یا تەکنەلۆژیای فڕۆکەی F-35 دەستکەوێت. ئەندامانی کۆنگرێز مەرجیان هەیە بۆ ڕێگەدان بەگەڕانەوەی تورکیا مەرجەکەشیانەوەیە کە یەکێک لە ناویانە ئەوەیە کە ئەبێت تورکیا بە شێوەیەکی قەتعییان بە تەواوی دەستبەرداری سیستەمی ڕاداری S-400 ببێت لەبەرەوە کۆنگرێز ڕۆڵێکی زۆر گرنگ دەگێڕێت لە هەر بڕیارێک سەبارەت بە چارەنووسی تورکیا لە بەرنامەی فڕۆکە جەنگیەکانی F-35. باشە مەریوان وەک دوایین پرسیار ئەندامانی کۆنگرێز چاوەڕێ دەکەن چیان لەم کۆبوونەوانە دەستکەوێت؟ بەڵێ لە دیری کۆنگرێس و گرنگترین شتەوەیە کە سەرڕای کێشە ناوخۆیەکانی نێوان ئەندامانی هاوپەیمانیەکە لەسەر خەرجی بەرگری و تواناسازی سەربازی
ئایا ناتۆ دەتوانێت یەکڕیزی و یەکگرتووی خۆی بپارێزێت دەیانەوێت بزانن ئایا وڵاتانی ناتۆ بەڵێنەکانیان سەبارەت بە زیادکردنی خەرجی بەرگری لەو ماوەیەدا جێبەجێ دەکەن کە بۆیان دیاری کراوە و ئایا هاوپەیمانەکان ئامادەن بەرپرسیارەتی زیاتر لە بەرگری ئاسایشی ئەوروپا خۆیان بگرنە ئەستۆ ئەمە هەموو شتانن کە ئەندامانی کۆنگرێز بۆی دەگەڕێن. مەریوان حەمە پەیامنێری کۆنگرێسی دەنگی ئەمریکا سپاس بۆ ئامادەبوونت. سپاس. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ چوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. بەڵێن بەردەوام سەر پێشکەشکردن ناوێ بەرنامەیە زندی ji dengê Amerîka li Washington wekû goj destpêka demjimêrê de em dibêjin gelî bîneran amadekariyên herî dawî ji bo lûtkeya NATOyê li Enqera paytexta Tirkiye berdewam dikin li ser du roja sêşem û çarşemê wê rêberên endamên welatên endamên NATOyê li Enqerê kom bibin divê derbarê de hevkara Mehîr Ozengin ev raport amade kiriye. لوتکەی ناتۆ بۆ ساڵی 2026 کابڕیارە سێشەم و چوارشەمە لە ئەنقەرەی تورکیا بەڕێوە بچێت تیایدا تیشک دەخرێتە سەر چۆنێتی جێبەجێکردنی بەڵێنەکان بۆ زیادکردنی خەرجەکانی بەرگری وڵاتانی ئەندام دوای ئەوەی چەندین جار سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ داوای لێکردوون کاری زیاتر لەو بارەیەوە بکەن. لە پۆستێکیدا لە تۆڕی کۆمەڵایەتی تروت سۆشیال ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو سەرۆک ترامپ ڕایگەیاند کە هەتا ئێستا ئەمریکا لە هەموو وڵاتێکی تر پارەی زیاتر بۆ ناتۆ خەرج دەکات بۆ پاراستنیان بەبێ ئەوەی هیچ سوودێک لەم کارە وەربگرێت. ئەمە گاڵتە جاریە. هەروەها لە لوتکەی ناتۆدا تیشک دەخرێتە سەر پشتیوانی لە ئۆکرانیاش. پێش کۆبوونەوەکە سەرۆک ترامپ ڕۆژی دووشەمە لە کۆشکی سپی بە ڕۆژنامەوانانی ڕاگەیاند ڤڵادیمیر پوتین سەرۆکی رووسیا هەست بە فشار دەکات سەبارەت بە ململانی بەردەوام لە ئۆکرانیا. پێم وایە ئێمە زۆر نزیکترین لەوەی خەڵک دەرچی پێ دەکات. سەرۆک پوتین دەیەوێت کۆتایی پێبێت لە ڕاستیدا سەرۆک زلێنسکیش دەیەوێت کۆتایی پێبێت. ئێستا ئەوە دەچینە ناتۆ باسی ئەوە دەکەین. پێم وایە کۆتایی پێدێنین. لە پەراوێزی لوتکەکەدا سەرۆک ترامپ بڕیارە لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڤڵادیمیر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا و ئەحمەد ئەلشەر سەرۆکی سووریا کۆ ببێتەوە. لێرە لە ئەنکارایە چاوەڕوانیم لە وڵاتان ئەوەیە کە بەرنامەی ڕوون دیاریکرا و جێگای پەسەند بۆ گەیشتن بۆ ئامانجە لە سەدا 50 پێشکەش بکەن و ئەوەی تا ئێستا خراوەتە ڕوو جێگای سەرنجە. تەنیا ساڵێک دوای پرۆژەیەکی 10 ساڵی دەبینم کە هاوپەیمانانی ئەوروپایی و کەنەدایی لە ئێستادا دەوری لە سەدا 4 بەرهەمی ناوخۆی خۆیان لە بواری بەرگری و ئاسایش تەرخان دەکەن. سەرکردەکان ساڵی ڕابردوو ڕێککەوتن لەسەر ئەوەی هەر ئەندامێکی ناتۆ تا ساڵی 2035 لانی کەم لە سەدا 5 بەرهەمی ناوخۆی گشتی خۆی بۆ خەرجی بەرگری تەرخان بکات کە لە ساڵی 2025ەوە بە ڕێژەی لە سەدا 20 زیادی کردووە. مات ویتێکر باڵوێزی ئەمریکا لە ناتۆ پێش لوتکەکە بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند کە سەرۆک پێشبینی دەکات هاوپەیمانان بە زووترین کات بگەنە ئامانجی خەرجەکانی بەرگری و جەختی لەوە کردەوە کە ئەم لوتکەی ئەنقەرەیە بەڕاستی کاتێکە بۆ ئەوەی هاوپەیمانان هەنگاوی خێرا بنێن. سکرتێری گشتی ناتۆ مارک ڕوتە ڕۆژی دووشەمە تیشکی خستە سەر پێشکەوتنەکان بەرەو ئامانجی خەرجەکان. ئێستاژ لە بەشی تایبەتی یەکەمین بەرنامەی فەرمی دەنگی ئەمریکا میێوانداری کاک عەلی جەوانمەردی ڕاوێژکاری باڵای دەستگای ڕاگەاندنی جیهانی ئەمریکا دەکەین کەسێکە ڕۆڵێکی گرنگی هەبووە لە پێکهێنان و دەستپێکردنی ئەم بەرنمەیەدا. لەم گفتوگۆیشتا ئەمانەوێ باس لە ئامانج و دیدگای ئەم بەرنمەیە و ئەرکەکانی بکەین بەرامبەر بە ئێوە بینەرانی عازیز. کاک عەلی بەخێراتی. سپاس. خێراتی کاک عەلی پیرۆز بە لە تا و لەما و لە هەموو کارمەند و بینەرێن دەنگی ئەمریکا. ئەف ڕۆژ ڕاگەهاندنا بۆ جارەیەکێ سەتەلایتا ینی تلڤیزیۆنە کوردی لەسەر سەتەلایتێ گرنگیاوەیەکێ هەمش بۆ دەنگی ئەمریکا و بەشە کوردی و هەمژیش بۆ بینەرێن کورد چییە؟
زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبنەوە هەمووتان ستافی تەلەڤیزیۆنی دەنگی ئەمریکا. وەک دەزانن لە کوردستاندا ڕاگەاندن زۆر بەرەو پێش چووە، بە تایبەت لە کوردستانی باشوور تەلەڤیزیۆنی باش، رادیۆی باش، ڕۆژنامەی زۆر باش و بەهێزمان هەیە. بەڵام ئەوەی کە ئامانجی ئێمە بە 1 سەعات بەرنامەی زیندوو و ماڵپەڕ 24 کاتژمێری چییە؟ بەڕوونی یەکەم ئەوەی کە زۆر شتی خراپ لەسەر ئەمریکا دەکوترێ، سیاسەتی ئەمریکا بە باشی ناگوێزرێتەوە، زۆر لایەن ئەجێندای سیاسی خۆیان هەیە بە جۆرێکی مهندسی کراو بەرنامە و ریپۆرت لەسەر بۆچوونەکان لەسەر سیاسەتەکانی ئەمریکا بە تایبەت بە نیسبەت کوردەوە بڵاو دەکەنەوە. ئێرە فرسەتێکە بۆ ئەوەی کە سیاسەتی ڕاست و دروستی ئەمریکا بجوێزرێتەوە بۆ بینەری کورد لە هەر 4 پارچەی کوردستان لە هەموو سەرانسەری جیهاندا و پەردێکی پەیوەندی نێوان کورد و نێوان ئەمریکا ساس بکات. بەخۆشیەوە سەرۆک ترامپ و ئەم دەورە لە حکوومەتی ئەمریکا پشتیوانی لە دۆزی کورد کردووە، زیاتر لە هەر کاتێک بۆ یەکەم جارە تەلەڤیزیۆنی کوردی دەنگی ئەمریکا لەسەر سەتەلایت بڵاو دەبێتەوە، وەکو مێژوو ڕاستە 30 و چەند ساڵە رادیۆ هەبووە و دەوری خۆشی هەبووە لە قۆناخی جیاجیادا. ئێستا لەو قۆناخە نوێدا وەک تەلەڤیزیۆن لە سەتەلایت بە جۆرێکی دیکە دەچێتە ناو ماڵەکانی خەڵک لە کوردستان و ڕەنگە بڵێن ئەو بۆشاییەی کە لە ڕاگەاندنی کوردیدا نییە کە زۆری حیزبین یا سەربەلایەنێکی سیاسین، ئێرە سەر بە هیچ لایەنێکی سیاسی نییە، هیچ ئەجەندایەکی نییە بە نیسبەتی هیچ گروپێکەوە و بە جۆرێک هەوڵ دەدا کە ئەوەی ڕاست و دروستە بە نیسبەتی مەسەلەی کوردەوە، بە نیسبەتی پەیوەندی ئەمریکا و کوردستانەوە و زۆر باس و بابەت کە لە کۆمەلگای کوردیدا ڕەنگە بڤە بێ کەس باسی نەوێرێ بکات لەبەر مەسەلەی سیاسی، لەبەر ئەوەی کە ڕەنگە دەرەنجامێکی لێ بکەوێتەوە ئێمە باسی دەکەین و هەوڵ دەدەین کە لەو فرسەتەی کە حکوومەتی ئەمریکا داوێتی بە ئێمە کەڵک وەربگرین بۆ ئەوەی کە هەم خزمەتی خەڵکی کوردستان بکەین، هەم سیاسەتی ئەمریکا بەڕاستی و دروستی ڕابگوێزین بۆ بینەری کورد. کاتە بینەری کورد دەتوانێت چاوەڕێی چی جۆر بەرنامەیەک بکات لە ڕووی ناوەڕۆکەوە مەبەستمە؟ شەفافیەت و ڕوونیەکی زۆر لە سیاسەتی ئەمریکادا دەبێت چاوەڕێی ئەوە بکە کە ئەوەی ڕاست و دروستە لەسەر سیاسەتی ئەمریکا ئێمە دەبێ بیڵین بە بینەری خۆمان. زۆر شتی هەڵە و نادروست دەکوترێ، زۆر مەسەلە ئێستا تەماشاکەن ئێوە لە ڕاگەیاندنەکانی یاریمی کوردستاندا ئەمریکا وەکو دوژمنی کورد ناو دەبن زۆر لایەن. لە حاڵێکدا ئەگەر تەماشا بکەن ئەمریکا گرنگترین دۆستی کورد بووە لە 56 ساڵی ڕابردوودا و زۆرترین دەستکەوتی کورد کە هەیەی بەهۆی پشتیوانی ئەمریکاوە بووە. لە 1972 پشتیوانی لە شۆڕشی بارزانیەوە بگرە تا دواتر لە دەوری دوای شەڕی کوێت و ئەوەی کە لە ئەمریکا درا 1991 نۆفلای زۆن ناوچەی دژە فرین بۆ کوردستان دانرا، دواتر بگرە هەتا دوای سەدام حوسێن لە 2001 ئەو پەیوەندیە پتەوتر بوو کەوتە ئاستێکی دیکەوە لە شەڕی داعیشدا ئەو کار پێشمەرگە و سەربازی ئەمریکی لە یەک بەرەدا شەڕیان کرد لە دژی دوژمنی هاوبەش هەتا دەگاتە ئێستا ڕاهێنانی سەربازی بە کورد دەکرێت زۆر شت. هەموو ئەو دەستکەوتانی کە لە کوردستان و دی هاتوون ڕاستە بە خوێن و فیداکاری خودی کورد بووە، کەس حاشا لەوە ناکە، بەڵام ئەگەر ڕەنگە پشتیوانی ئەمریکای لەگەڵ نەبوو بە نەدەگەیشتم قۆناخی ئەوڕۆ و زۆر هێزولایانی دژی ئەمریکا ئێستا بە جۆرێکی دیکە ئەوە پێناسە دەکەن بە خەڵکەکە، دەیانهۆی بە جۆرێکی دیکە بە درۆ و بە هاندانی ئەملا و ئەولا ئەم وڵات و ئەو وڵاتی کە هیچ کامیشیان دۆستی کورد نین ئەو ڕۆتێکی دژایەتی ئەمریکا دروست بکەن کە هیچیشی ئەسڵ و ئەساسی نیە، حەقیقی نییە. ئێمە بەرپرسایەتی ئێمە لێرە ئەوەیە کە ئەوی ڕاست و دروستە بە تایبەت بە نیسبەتی سیاسەتی ئەمریکاوە لەگەڵ گەلی کورد باسی بکەین. کاتە پردێکی ڕاستەوخۆ بین با بڵێن لە نێوان ئەمریکا و بینەری کورد. باشە کاک عەلی با بچینە سەر چۆنیەتی بەرنامەکە. وەگەزانی ئێستا باسمان کرد جارە 1 سەعاتە لە داهاتوودا پلانی ئەوە هەیە کە
گەشەی پێ بدرێ فراوانتر بکرێ بەرنامەکان؟ ئێمە ستافێکی کەمین، ژمارەیەکی سیوچەند کەس ڕۆژنامەنووس و هەموو کارگێڕی دەنجی ئەمریکا کە ئێستا بۆتە تەلەڤیزیۆنیش و ئەو چاوەڕوانەی کە ئێمە ببین مەسەڵەن تەلەڤیزیۆنێکی گەورە وەکو لە کوردستان لە شوێنێک لە دەرەوەی مەبەستەمە ئەمریکایە چاوەڕوانێکی زیاتر لە حەدە. ئێمە ناتوانین وەک ئەوان ببین. بودجەی ئێرە بودجەیەکی دیاریکراوی حکومیە بە جۆرێک کە ئەوەی کە چاوەڕوانی لێ دەکرێت ئێمە ناشمان هەیە ڕقەبەری هیچ تەلەڤیزیۆنێکی سیاسی بکەین. ئامانجی ئێمە شتێکی ترە، ئامانجی ئێمە ئەوە نییە ڕقەبەری فڵان کەناڵی تەلەڤیزیۆنی بکەین. ئێمە ڕوتێکی جیاوازین. ئێمە ئەوەی کە چاوەڕوانی لە ئێمە دەکرێت لەو 1 سەعاتەدا و ڕەنگە لە داهاتوودا زیاتریش ببێ 2 سەعات ڕەنگە 3 سەعات، هەر ئەوە دەبێت کە ئێمە بتوانین دەنگێکی جیاواز بە خەڵکەکەمان پێشان بدەین. دەنگێک کە سەر بەخۆی و بەستراوی سیاسی بە هیچ هێزێکی کوردستانی نییە، لەلایەن حکوومەتی ئەمریکا و پشتیوانی دەکرێت بۆی سیاسەتی ڕاست و دروستی ئەمریکا بە خەڵکەکە بگەێنێ و زۆر شتی دروستیش لە ناوخودی کوردستاندا هەیە کە خەڵکی دیکە بوێ و ناوێرن باسی بکەین، ئێمە باسی دەکەین. بۆی ئێمە جیاواز دەبین لەگەڵ تەلەڤیزیۆنەکانی دیکە لەو بارەوە. لە زۆر ڕوەوە ڕەنگە بڵێن ئەوان لەمە باشترن و ئیمکاناتترن بە هەر تەلەڤیزیۆنێک لە کوردستان لە هەولێر لە سلێمانی لە دهۆک هەیە یا لە دەروەوەی وڵاتیش تەنانەت ئەوانە هەر کام سەدان کارگێڕ و سەدان نووسەر و سەدان کەسیان لە پشتە و ئاساییەکە لە ئێمە بەرنامەکانیان زیاتر و باشتر بێت. گەگە علی پرسیارە داوی لەسەر ئەو مژارن کۆل ناف کوردستانی هەلبەت بێتر وێگرانیا بەرنامەیان دەنگ ئەمریکا وەکت بێژێ وێ لەسەر سیاسەتە ئەمریکا و ژواشنتۆن بن لێ لە ناف کوردستانی چ مژارن کەوێک و دەنگ ئەمریکا دکارە بشۆپین و ڕۆماڵ بکە کانالێن ناوخۆیی نیکارن. دەنج ئەمریکا تا ڕادێکی زۆر دەتوانێت ئاوێنەی باڵا نوێنی ویست و داواکانی خەڵکی کوردستان بێ، ویست و داوەڕەوەکانیان. ویست و داوەڕەوەکانیان بەو مانایە نییە کە ئێمە بەشێک لە ویستەکانیان بۆ ئەجێدایەکی تایبەت بەکار بێنین، نا هەر ویستێکی هەیەە، بۆیە ئێمە دەتوانین دەنگی ئەوانیش بین. یعنی لە عینی حاڵدا کە ئێرە دەنجی ئەمریکایە بۆ ڕوونکردنەوەی سیاسەتی ئەمریکا هەوڵ دەدات بۆ ئەوەی کە زۆر تەشویش و زۆرشتی نادروست هەیە ئەوانە ڕوون بکاتەوە کە حقیقەت چییە. لە عینی حاڵدا دەتوانێت ڕنگدانەوەیەکیش بێت لە ویست و داواکانی خەڵکی کوردستانیش لەبەرەوەی ئەمریکیەکانیش ئێرە بە تایبەت لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە شوێنی دیکە تەماشا دەکەن بزانین ئێمە بەرنامەکانمان چییە، چۆنە، خەڵک چۆن پێشوازی لێ دەکاوە، چ داواکاریەک لەلایەن خەڵکەوە ئاراستە دەکرێت بۆ دەنجی ئەمریکا کە دەنجی ئەمریکا دەتوانێت بە حکوومەتی بگەێنێ. بۆیە لەم ڕۆژەوە دەکرێت بڵێن ئێمە ڕۆڵ و دەورێکی جیاوازمان هەیە، ناڵم سەرتر دەڵم جیاوازمان هەیە لەگەڵ کاناڵەکانی دیکە. سپاس علی جوانمەردی ڕاوێژکاری باڵای دەستگای جیهانی ئەمریکا بۆ ئامادەبوونت. سپاس بۆ هەر سپاس کاکالی. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. بەلێگەلی بینێران جارەکە دن ڤەتگەرن سەر مژارە ناتۆیە و هەلجڤیناوی یاکۆ سبە لە ئەنقەرێ دەست پێ دەکە کۆف نزیکی مەهەکەیە لە پایتەختا تورکیا ئامادەکاریش بۆ vê لووتکەیە ناتۆیە تێکردن. لووتکە وێ لە ئالیە سەر کۆمارییا تورکیە وەرەچێکردن تێ دیارکردن کۆ 2500 ڕۆژنەماوان vê لووتکەیە بشۆپینن ji بۆ ئەم بێتر ئاگاهیان دەسەر vê مژارێدا بدن. نۆها پەیامنێر ئەیوب دەمیر ji ئەنقەرە بە ئەوەیەکی زیندی بمەڕەیە. ئەیوب tu bi xêr hatî gelo çi agahiyên dawî derbarê destpêka em çend demjimêrmane ku lûtke bi awayekî fermî dest pê bike çi agahî li cem te hene? سیروان راستی ایدی ساعتمان یعنی دمین بریدا مدگو مه آنجی روش لی ایدی به ساعتان شوندا و لوتکیا
ناتوی دست پی بکه دکارم بیجم که همو بالا انقره بالا ترکیه و بالا دنیای جی لسر و دریه راستی ام چند روزه دکولان انقره دا دیگرن تشتی که ام دبینن راستی انقره که گلک جدا درکتیه پیش یعنی جباله پرگه بگیره حتی کلیه سر و کماری دوسا تاخن انقره دا گلک پانکارتین ناتوی یعنی خمداندن که سر ناتوی هاتیه چه کرن کولان انقره هاتنه پاکش کرن هر تش مرو وقتا کو تماشا دکه وک باجری کی گلک تایبت درد که پیش انقره یعنی دیاره کو انقره جبو پیشوازی کرنا سروکین ناتوی خو آماده کریه لراستی ایروجی سروک راگاندنا سروک کماری برهانتین بلوت داخوینیک دا و دوی داخوینی دا راگاهاند کو 2500 کس یعنی روزنامه‌وان و دوی دری دا ورن ناتوی و یعنی وی جوینی بشوپینن دهلادن دا زیدیسا هات دیار کرن کو 1800 کس لناف کلیه دا انا پرتخوانه نتوی هیه دوی دری جوانا جیوه کرنه او دکارن دوی دری خبات خواه بکار بینن دهلادن دا جیدیسا جبو وشنا زندی گلک جیوه قطاندنه و نزیکی چل جورجیز جبو کو مونتاج وره کرن جبو راگهاندنه جیوه قطاندنه یعنی گاوه ام تماشه دکن جخواه ایروژی دکارم بیجم کو بشکل که دست بکر یعنی دوی دری دا ام دبینن کو همه چپمنیا دنیای لانکاریه ئەیوب دەمەوێت بزانم لە ئەنکەرەوە چۆن هەڵسەنگاندن دەکەن بۆ سەردانەکەی سەرۆک ترامپ چۆن دەینرخێنن لەوێ ئاراستی ببێنەوێ یانێ لوتکەیە ناتۆیە gelek ciyekî girîng digire dikarim bêjim sedam pêncî jî him raya Tirkiye û him jî ya giştî hatina Trump rastî çavrê dikin tê qise kirin yanî di nav gel da gelek ciyan da em dikarim bêjin ku hatina Trump hema nêzî civîna NATOyê bal dikişîne rastî divê derê da dîsa îro di daxuyaniya سروکی راگهاندنا سروک کماری دا چی درکت پیش لگل اردوان و هفدیتینه کوره چی کرن دوی هفدیتینه دا تی دیار کرن کو دو خالوه درکت پیش یکمین حتنا ترامپ جبو لوتکه ناتویه دوی داری دا سر ناتوی هفدیتینه کوره دیسا بی چی کرن هیلادن دا جی پشتی حتی نها دما ترامپ حتی سرکار جاره یکمه کو تی ترکیه اف جبو ترکیه گله کرنگه و پیشوازی کرنه که جی تی نقاش کرن و دوی داری دا دکارم بیجن کو حتنا ترامپ گلک و بال بکشینه ایوب دمیر مرا بوج انقره گلک سپاس بو وان نوچو آگاهیان بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە خوێندەکانی ڕۆژوو ڕاو بچوونەکانی ئێوە بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا نوچەیەن واشنگتۆن بلەز و هورگیلی دگهینن وە دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە بەشی کوردی دەنگی ئەمریکا بەو باوەڕەوە دەست بە چالاکیەکانی دەکا کە دەنگی بینەرەکانی دەبیسرێت بەم بۆنەشەوە داوامان لە ڕۆژنامەنووسان و هاوکارانمان لە شارە جیاجیەکانی کوردستان کردووە کە داوا لە خەڵک بکات لە ڕوانگەی خۆیانەوە پێمان بڵێن چاوەڕوانی چی لە میدیایە دەکەن بله بفراو بری هر تشتی ام دچن هولیر پایتخت هرما کردستان املور دست به دکن پیامنیر دیار جمار نرینا ولاتیان درباره فکرنا تلویزیونا کردی یا دنگ امریکا ورگرتیه جێگەی دەستان دیارە دەستخۆشتان لێ دەکەم بەڕاستی یەکێکە لە هەرە کەناڵە بەهێزەکانی ئەو ڕێگۆی زەوی کە پژگیری گەلی کورد دەکاتن بەڵام ئەمن وەکو خۆم وەکو تاکە لەو کۆمەلگای پێم خۆش بوو زیاتر باسی بابەتی مێژووی گەلی کورد بکە ئێستا بۆ نمونە ئەمن لە هەولێر دەژین لە هەولێر دەژین بابنێ ئێستا بۆ نمونە ئەو قەڵاتی هەولێرێ بابنێ 6226 ساڵ پێش ئێستا دروستکرای بۆ نمونەکە یعنی لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوە بابلێن کورد یعنی باسی هەر چارپارچەی گەلی کورد دەکەوە لەو کەم تەرخەمیش نینە بەڕاستی پێ برێم جێگەی خۆیان کردیتەوە بەڵام پێم خۆش بوو لەگەر خەڵکی ئەکادمی قسە بکەن لەو بوارە
بەرەوەی ئەوانەی کە لە بواری مێژوو ئیشەکان ئەژنەکە یەکێکە لە هەرە کەناڵە بەهێزەکان توانیتی بابرین ئێستا کە دەنجی ئەمریکا توانیتی لە ڕێگەی ئەو کەناڵەوە توانیتی هەموو هەر چار پارچەی کوردستان بە دنیا بناسێنیتن یعنی قەنەعات بکە ئەمن وەکو شۆڕشەشی گەورەی دەبینم کەناڵی دەنجی ئەمریکا بەڕاستی ینی ئەمن بەرنامەکانی ئێستا ناڕین بەڵام پێشتر جێم لێ دەگرت تام و چێژم لێ دەدیت ینی سوودم لێ دەبیت ینی هەستم دەکرد ینی ئارامیەک بەدڵم دەبەخشێ کە دەنگێکە لە دەرەوە دەتوانی مەسەلەن نوێنەری کوردبی لە دەرەوە بەڕاستی رادیۆی دەنجی ئەمریکا و ماڵپەڕی دەنجی ئەمریکا و تەلەڤیزیۆنی دەنجی ئەمریکا بەشە کوردیەکەی خزمەتێکی باشی بە کورد کردووە سەرچاوەیەکی باوەڕپێکراوی فەرمی ئەمریکایە بۆ کورد لە هەموو گۆشەشی جیهان کۆکەرەوەی کوردیشە لە هەموو دنیا من بۆ خۆشم بۆ سیاسەتی فەرمی ئەمریکا زۆر جار بۆ دەنجی ئەمریکا دەگەڕێمەوە چونکە ئەوێ جێی متمانەیە و من هیوادارم چاوەڕوانی ئەوەم هەیە کە ئەو بەشانە بایەخی زیاتریان پێ بدرێ و نەک هەر بواری سیاسی و لێدوانی سیاسی و شیکردنەوەی سیاسی بە تایبەتیش بواری فەرهەنگیش کە چێژبەخش بوو لە دەنجی ئەمریکا هیوادارم ئەو بوارەش باخی تایبەتی پێ بدرێ ئەو متمانەیە چۆن پێشترێ هەبوو و ئێستا زیاتریش بیتن لەسەر زۆربەی شتەکان بەرنامەی باشی هەبی لەسەر بەرنامی ڕۆشنبیری کللتوری مافەکانی گەلی کورد لەسەر ئەو ئەنفال و کیمیابارانەی کە بەسەر گەلی کورد هاتیە لەسەر ئەو ناوچانەی کە ئێستا کێشەی زۆری لەسرە بەڕاستی لە دەرەوەی هەرێمی کوردستان هەیە لەسەر هەموو ئەوانە ڕاستی ڕووداوەکان بگەین بە کۆمەلگای نێودەوڵەتی و بگەینتە هەموو جیهان. ڕاستی باکێش خەڵک هەرکەس چاوەڕوان کردمە دیت سەر سوشل میدیای سەر فیسبوک و ئینستاگرامژی خەڵکی بەحسا ینی چاوەڕێ وە جێگای دڵخۆشیە کە من ئێستا بینیم بینەرانی دەنگی ئەمریکا ئێرە وەک سەرچاوێکی جێگەی متمانە پێکرا و بەڕاستی سەیرەکەن و بە هیوام ئێمەش بتوانین لە ئاستی ئەو چاوەڕوانیە بتوانین هەواڵی ڕاست و دروستی ئەم وڵاتە بگەێنین بە ئێوە بینەرانی عازیز بەردەوام بن لەگەڵمان بن دێنەوە بۆلاتان. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. چین واشنگتن بلز و هورگیلی دگهینن و دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. جارێکە سلااو بەلێ بەفراون نهاجم دەچن قامشلۆ بەڵێ ئەمجد کوردۆ پەیامنێر راپۆرتێکی ئامادە کردووە سیروان با پێکەوە بیبینین. بڕاستی چارچۆڤەیە پرسا سووریا نود gelek pirsên girêdayî milletê Kurd hene em dixwazin ku dengê Amerîka bersiv be ji ji dengê gelê Kurd re û van pirsan bide pêş berdewamiyê. Karî bin dengê xorta, dengê jina, dengê malbatê bi giştî hûn bigihênin hemû dinyayê. Em dixwazin terkîz ne ser siyasetê û umûrê meîşî be, em dixwazin ser werzişê be, çi mehellî be, çi alemî be. Dixwazin ku ev destgeha hanê bêtir berê xwe bide ciwana, êşa ciwana bibîne, rolayê di civakê de rola ciwana bi taybet ji bergê ciwan gelekî yani ew esasin û dengê wa jî veşartî daîman. Ez gelekî jê hez dikim ku bernamecên wilo terfîhê hebin, ser tendurustiyê hebin, ser tiştên wilo rengê musabeqata bin. تركيز ببي سر هنرا قد ناف دستي خورتان دا تركيز ببي سر سياسات ثقافية أو جي تشتك قريداية
سیاستی و بچانده و بفدو ورگردان جبرگو من هاکید رولا كمرحله كنودنا تقاربن سر واج تاجي برك زينن اوجي ولسر ما فين چاندين ين كردي ويقول لك باش بي يعني ما في دارن دم بيجده سياسه وان زي تر بدهان در تربل مهمبر كردان يعني جرك بشكي جواكي هذا من بسكريك جواكي جلكن يعني السيرفي كي جرك كاربك يعني برنجة كيلو جلكي خرطو و بالكش بي بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئەمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆچوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. لە درێژەی بەرنامەکەماندا دەچینە ئیستەنبوڵ کە پەیامنێر ئەیوب دەیمر لە راپۆرتێکدا کاردانەوەکان بەرامبەر بە دەستپێکردنی بەرنامەی بەشی کوردی دەنگی ئەمریکا دەخاتە ڕوو. ئەز ڕەحیم خۆسەری لیستگڤانم بەرێ پیرۆز دکم بۆ دامەزەراندنە ڤیۆای ئەم دخوازم ڤیۆای تەلەڤیزیۆنەکە گشتی بێ ji ber ku ji xwe gelek qenalê Kurdî hene bes zêdetir nûçe û muzîkin em dixwazin ڤیۆای de giştî bê yanî hem rêzefîlm hem sînema û hem hemû cûreyên civakê têde xuyan bibe yanî bibe pencereyeke giştî ya Kurdî. Navê min Eda Aycan Tanrıverdiye, ez xelkê Cizîra Botanım. Ez xwediyê roştiya demxane me roştiya demxana 19 sala heyî. Kanaleke wa divebê ez dixwazim kurdewarî têde hebe. Yekîtiya Kurd têde hebe. Çiyayên me ên Kurdistanê ê Cûdî ê Gabar gundên me, cilûbergên me, kültûra me, xiftanê me ez xwazim tiştekî wisa her tim parve bibe. برا سرخیری به پیشی او تشتک مزنه بونامه کرمانجا هنری کرمانجی و خبردانه کرمانجی بلکه هر تشتک کرمانجی لوی سروی تلویزیونی وره سیر کرن و داخوازیا من اوه هنری وک من دکن انسانی انگلیزی دبین نو نیم یعنی اری هنه اما ناوی وانتونه یه هر جار قنال و تشتی وسا sanatçı mezin ko xudabin naskirin wanatinin ez bawer dikim hine insanî noneyim yani insanî dîsa hûnerî xwe dikin û zêde dikin ama navê wan hêtune ye wana bînin alîkariya wana bikin û nasîniya wana bikin ser dünyayê ez Mustafa Taşkın kanala nûve dibe boa ez gelek kêfxweş bûm birahet tiştê hebe spor film müzik belgesel ez gelek Ez Çerkes Karadağ, Hünermend. Salat çûyîn bûme mêvanê voa. Ningad bîst voa doya televîzyon. Ez dixwazim voa bûye dengê Kurda, bûye rengê Kurda bijî voa. Navê min Dara Kutlay, ez hunermendim. Ez pir kêfxweş bûm televîzyona dengê Amerîka pîroz be ji bo hemû dünyayê Kurda. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێن جیاواز لە دۆ ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆچوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەیەن واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە.
بله نهاجی دما رومالا تایبت به جامعه جهانی بینرین دنگ امریکا گرماهیا لیستکن جامعه جهانی ایرو دلیستک تیده بردوام دکند قناغا شازدان ده امریکا و بلژیکا در دکفن هم بری هف و بری ویجی اسپانیا و پرتغال ده به هاورا بلیزن جبو گوتو بیشکرین آوان لیستکا نو مجارن گریدای وان امنها ده چن جمبرز علی فکری اشک شروفکاری فوتبولی که علی جارك انتم بخير هاتي امجليستكا امريكا وبلجيكا دسبي سباس امجليستكا امريكا وبلجيكا دسبي بكم كاك علي بري حرتشتي بيش بيني انت تشنج بو في ليستكا كوبشتي شندم جميرا لدار دكافا يعني يا راستي قرطا صور دركت بشي هرتشتي دنگشيا في باشي كوتي كرين دنواتك لي نارن تفيده راستي جي ام بيجن سيكه يا جي أوركي رش آجود سرناوا رحلة فوتبولي لي دليكو أم بيجن فيفا لقوري رزقنامه خواه يا دارين قابستو حفتا كاره بريالك وهابده دسلات داره تكس جني كاره itiraz بك وكبنا شوبيا ويدي تشتي واهنه نخاصم صلاح 1962 دماچا برازيل وشيلي ده لاستقلال برازيل قانيتشيا قرتي صور ديد دي بشتي ماتشا كدني ويعفو كرن الماتش دوام كر ام بيجن ميناكا دويم بار رونالدو قرتي صور خاربو سي هفته سي ماتش جزا دابونوي لي بماتشا كيفغريدان يعني ازنل بالسوليفان تشتامت كاكي علي مجارك وقت قد مجارك كرتا صور ده سردست وكاس نما ادي بحثا ليستكي بخوت دواري تكنيكي ده بالكيش وجبرلو انها درفت قد تجمر بحثا بك شانسي امريكا شنا وشانسي بلجيكا شنا دفي ليستكا ايرو ده يعني براستيجي امريكا دكاره ماتشي بستينه هزاوي هي وايجي شوي بالونغون دليزه اوجي الاستقلال كي براستي شارازه يعني شريك وجبو بدان ام بيجن نشركي برحبابو حقتك ليتي لي بلجيكا جي نحنك لازبم كو امريكا بديني ديناميزم اخوه ببرگری و ایریشیا خواه هفسنگه که ناوا وان ده آوا بکه وکاره به بلجیکا تیک ببه بلکو الاستقلال بلجیکا براستی جی پر بعمرن او اتلتیزم وان گلک کتیه راستا كاكا علي او مثلا كرتا صور تبحثا يكرجي لنجارة اكيه وزبارتكم نجارة داوي بجيكو هم درزقنامه فيفا اذا افتشتهي يعني ما في دولات اندامكو اعتراض بيشكش بكن وجاليه كي دنجي وقت قلت نجارة يعني يكيكو افتش هاتيه اريكرنج اليه فيفا بري حري داويد نوفمبر يدو وقت قلت كريستيانو رونالدو د ليستيكا وانيا لقال ايرلندا ده كو امادكاري وجبو جامعه جهاني ابيك هاتيه كيرن براست هناك بحثا مجارين جدا دكين ورولا سياسات دفيا كده اللي ام تخوازن كو بينرجي زانمي كو اف نجاره يكي تشتكي وصا دبري ديرو كده تشيبويا باشا كيكي علي بري از بحثا اسبانيا وبرتغال بكم از خوازن بحثا حردو ليستكين دو بكم بري حرتشتي نرويج عجيبه يعني خوياي حرقاف بقاف بيشتر دكفه دو بالصفر همبر برازيل وبرازيل جقناغا شازان دركت نرخاندنا تجبو نرويج تشبو يا راستي أزبم أنجلوتي ليستكا برازيليا فهم نكريه يعني أبناء ترزو قريترا برازيليا بو وها فر بالتمكين بو لبندا نورويج دما أم دزانن كو برازيلي وها ناليزم وياكل الرحي وانسوار تيجي أف قريترا يعني أزم تشافي أنجلو تحكي ترسيا جو هالاند ودبنوي ديجي ما يعني أمنكارن فيها كن مالي لوازيا ليستيكا برازيليا أمي بيجن كو هشمنديا أنجلو تدفرده كيم دركت
بله که علی برازیل درکت اللي نروج هرد مينا وجماهير فوتبول السرانسري جهاني هراو شوي شاهيه وبيروز بايا فايكنج يا نروج وهر بردوام بكن هري كيم حتى جارك دنجي كاكا علي جبو اسبانيا وبرتغال تشد بيجا ايرو بري ليستيكا امريكا وبلجيكا ان هما بري بشتي چند دقه ودس بك بيش بيني انت بكرتي يعني راستي اسبانيا خودي ليستيكا پر بهزه و وی لیست که پیشبازی بی یعنی رقیبی بی کی به وید لیزه لیست که وان کمپاک و دومینانته پورتکیزی نوهانه مخابن جی از دورده هرگولیه که از وید پاریزم بلی بکم yani ez bim ku Ronaldo bilize de maçı de ve he beter behesani İspanyol ve maçı kar bikin ev serkevin ez ne baverim ku qabata Portekizya bigije listika İspanyol ya. Evet. راسته ام ورن سر یاریا دنیا پشتی مکسیک ابو پشتی نروژ و برزیل مکسیک و انگلترا به هر لیستن مکسیک یک ج میواندارن و جام جهانی او جی درکت بری هلبت کانادا درکت بو نها تنی امریکا مای که علی دوی پیشبازی ده هرسی ولات میواندار لی دو ولات اوروپی شویدن درکتن هدی هجمارا اوروپیا بدی بر بقونا غدایی و بهتر ده بنبات شوات شروع فکرن ددی هرگاف بحثا اوروپیا بن به اوروپی هجمارا وان رجا بجداریا وان بهتره لیوای لگور انجامان هریکیم اوروپیا اثبات کرد کو او هجان کو هجمارا وان جیا کنفدراسیون دن بهتر به Kako raste yani eko futbolu peşvedbekiye Avrupa'yı yani ne kalsın tişteku Pep Guardiola kir tişteku Jurgen Klopp kir tişteku vega Thomas Tuchel dike Enrique Paris'i Saint-Germain'i dike nahnekin yani avana perverde yeke gelek khud urrahi ve listiki ev vedjinin vega bertek dayına دجی اروپایی همو جیل سروی شوازه هاتی آوا کرن یعنی دوی اوپایده او کسین دروای اروپایی چه اثبات کرن گو امکارن همبری و ایری شاوه برگیری آقا خورتر بکن اوه yani لما ورده ev حقیقت نابوره اری اروپایی و ایجاد و ایرو اروپایی جی و یا تیراقا خوشک لیزن باشه که علی اموارن جارك دن ورن سر برازيل 2002 ده براستيش جارا داوي كافا كول جابونيا وكوريا باشور جام جهاني بدس جوي شاغي اف 24 ساله تشتكي برچاف نكريه صدم چيه برزغريك هلبتنا كارلو انشيلوتي نا افياريزان وليستكوانين كو نها دكن بلكي برزغريك دي سيستم ده هي نوصه Yani en azından teçkas nivisimin tutxuyni baldar ser nivisa ez dibim gerek herkes nava çanda xode nava kakili xode ve listiki peşve ve gam baş zanı ku listika Brezilya listika romantike listika xozaiye ku tikare bi ilm bikşinin nava رحي بيلي استكي اري تي بيشفكي بكلي لكسي وكا انجلوتي وكا بريجي ورن هنك تشاج اوروبايا بت امبيجن دايم بكن وتاخن نافا ليستيكا خو ليستيك دبا ملاس يعني ازنبي باوري باوريا ويدا مكو دفيك برازيليا جبو كاركتر وطرزا ليستيكا خو برياده كان نتالي بستينه بله قال لك سباس بريز علي فكري الشيك نویسکار و شروفکاری فوتبال تمارا بوج آمده سپاس بوان شروفه انت سپاس خوشتر قوت بجواره سپاس بفراو هدی ام ببر بداویا جام جهانی دچن و ده همان دمیجی بر بداویا برنامه دچن حتی جارك دن گلی بینران ایرو پازه پوش برا 2726 بصاله کردی بو کو دکه 6 تیر ماه 2026 یا زاینه حتی جارك دن بمین بخیر و خوشیده ارشاد بن